هەڵبژاردن و بانگەشە لە دنیای دیموکراسیدا سایکۆلۆژیای لەدایکبوونی دروشمەکان خوێندنەوەیەک بۆ ناوەڕۆکی دروشمەکانی بانگەشە لە هەرێمی کوردستان و بڵین وەکویەکێک لە نمونونەکانی بانگەشە و دروشمی بانگەشەیەک لە دروشمانە دروشمەکانی هیوابەخشن هی پارتی دیموکراتی کوردستانە کە دەڵێن ئارامی و ئاوادانی پێکەوەی و خۆڕاگری ئەمە یەکێک لە دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ هەڵبژاردن بەگشتی دروشمەکانی حزبەکان لەم بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز حەسەن جەباری کاندیدی پارتی بۆ پەرلەمانی کوردستان لە سلێمانی و لەگەڵمدا هەروەها لە دهۆک و بەڕێز فەهیم عەبدوڵڵا چاودێری سیاسی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بەڕێز حەسەن لای بەڕێزتانەوە دەست پێ یەکەم دروشمی حزبەکان باوەکو چۆنوەکو نمونەی هێنامە دروشمی پارتی کاڵێت ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆڕاگری دروشم کاتێک حیزبێک دایانێت تا چەند ئەم دروشمە لە ناواخون و ئەجێندای حیزبەکە خۆیەوە هەڵەقڵێت و ئەبێتە دروشمێک. سڵاوتان لێبێ خۆشحاڵم و بەختەوەرم کە لە خزمەت جەماوەری خەڵکی کوردستانە بە تایبەتی کە سەردەمی بانگەشە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنە من حەسەن جەباری کاندیدم لەسەر لیستی سەنگین و دامەزرا و خاوەن مێژوو کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو لیستەی کە تەسحی زۆری بیاوە قۆناغ بە قۆناغ لە دروستبوونیەوە تا ئێستا توانێتی هەرچی ئەو دروشمانی هەیەی بیکاتە کردەوە و کردار بۆ خزمەت خەڵکی کوردستان. پارتی حزبێکی سەنگین، حزبێکی دامەزرا و حزبێکی سەربەرز، حزبێکی شکۆمەند کە ئێمەی کاندید کردووە بە ژمارە 14 لە خزمەت هاوڵاتیانی کوردستانە بین، لە خزمەت خەڵکی بازنەی سلێمانیا بین کە خۆی بینێتەوە لە پێنجێن و زەڕایان و عەربەت و خەلەکان و زۆر شوێنی کە بەکرۆجە و شارباژێ و شوێنانی کە هەیە پێڵن بازنەی سلێمانی. دیارە بەنسبەت بابەتەکەی جەنابتەوە لەسەر بانگەشەی هەڵبژاردن هەر دروشمێک هەر شتێک کە خەیتە ڕوو ئەبێ زۆر بە دیقەت بی. دروشمی پارتی کە دروشمێکە تعبیر لە سەنگینی، لە دامەزراوی، لە گەشتبینی، لە مەرجەعەکەی پارتیەکە کە هەمیشە یەکلاکەرەوە بۆ لە بابەتەکان. بۆیە دروشمی ئێمە دروشمێکە دیراسەکراوە، واڵسنگانی لەسەرکراوە و دروشمێکە کە گونجێ لەگە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری. ئەمڕۆ خەڵکی کوردستان چیەوێ؟ پارتی ئەوەی کردوتە دروشم و هەوڵی بووە. تەمان مەسئولیەتی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی ئێمە جیاوازە لەگەڵ حزبە سیاسیەکانی کە ئێمە ئەمانەوێ لە قۆناغێک چینە قۆناغێکی گەشە کردو واتە ئەمە قۆناغێکمان بڕیەوە چینە قۆناغی کە بەس حزبەکانی کە یان تەمەناکەن بە پارتی بگەنەوە، تەمەناگەن بگەنە ئاستی پارتی کە ناگەنە ئاستی پارتی بەو شێوە دروشمەکە. ئەو دروشمانی کە باس کرا لە ڕاپۆرتەکەیە تعبیرە لە ئاڵۆزی و لە دەروونێکی شەڵەژا و ناجێگیری و نائیستیقراری خودی ئەو حزبانە کە ئەو نەوعە دروشمانە هەڵەگرن. حزبێکی سیاسی ئەگەر بیەوێ لە هەڵبژاردنە بیباتەوە ئەبێ دروشمەکانی واقعی بێ، دروشمەکانی سەنگین بێ، چکە تعبیر لە خۆیەکە، تعبیر لە حزبەکەیەکە، تعبیر لە مێژووەکەیەکە. بۆیە من لەسەر خۆمانەوەستم وەکو پارتی دیموکراتی کوردستان کە باز لە چیەکە کە باز لەواکە ئارامی ئاوەدانی. ئەم دوو دروشمە ئارامی فعلەن گە تۆ ئیستیقرارت نەبێ، هێمنیت نەبێ، ناتوانانی ئەو پێشکەوتنی کە خەڵکی کوردستان لێ داواکە بیکەی. چکە وەکو باسمان کرد بەرپرسیارەتی سەرشانی ئێمە زۆر قورسە. هەندێک کەس ئەو دروشمانی کە هەڵگرتووە ئەزانێ وەکو پێویست دەنگ نایانێ، ئەزانێ وەکو پێویست نییە لە ساحەکە، ئەزانێ هاوڵاتیانی کوردستان چۆن تەماشایانەکەن. یعنی لەبەرەوە ئێمە بەرپرسیارەتی ئێمە ئەوەیە وەکو باسم کرد لە قۆناغێکەوە ئەچینە قۆناغێکەکە خەڵک تەمەناکە، حەزبی سیاسی کە تەمەناکە لە کوردستان بگاتە ئاستی پارتی کە من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە کە ئێمە بەو ڕێڕەوەی ڕۆشتوین، بەو گەشتبینەی ڕۆشتوین، بۆ ئامانجی ڕۆشتوین، بۆ شێوە واقعیە هەیە بتوانین خزمەتی زیاتریان بکەین و بتوانین ئەو ئارامیە، ئەو سەقامگیریە، ئەو جێگیریە کە هەیە بیپارێزین وە زیاتر بکەین بۆ خەڵکی کوردستان. ئەوەی لە دەستمان بێ هەمووشمان شاهدین. یان ئەگەر
پرسیارەکە ئەوەیە ئێمە لە ئەو ماوەی حکومڕانیە کە جەنابی کاک مەسعود سەرۆکی حکوومەت کە کەسێکی ئیداری ورد و بەدیقەتە لە مەسایلەکان و بە تابەتی لە متابعەکردن بە دوواداچوون بۆ کێشەکان بۆ گرفتەکان کە ڕنگدانەوەی هەیە یانی فەرموو لە دۆخێکە لە سەروبەندێکە سەرۆکی حکوومەت دەست بەکار بۆ ئەو دۆخ و سەروبەندە هەموو خەڵکی بەڵێنەگە فلاش باشێکی بچوو بکاتەوە ئەزان لە چی وەزڵێکا بووینە قەیران هەبوو و موضوعی کۆڤید-19 هەبوو و سعری نەود لە $20 کەمتر بوو لەگەڵەوەشە ئەم سەرۆک ئەنجومەنی وەزیرانی ئێمە بە خۆڕاگری بە تەحەمل بە سەبر بە بەرنامە بە پلانی واقعی توانی ئەو ئاڵنگاریانە ئەو تەحەدیانە تێپەڕێ دوای ئەوە ئەگەر خەڵک بە زەمیر بێ ئەوانەی بە تایبەتی منافسی پارتیمە کەس بە دوژمنی خۆمان نازانێت بەڕاست حەسەمیانێکی دیکەم هەیە بێگومان دێنەوە گفتوگۆکەی هەڵوایە بۆ خۆی ئێمە بە منافسی خۆمان زانین چکە دوایی ئەبێ پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ و دانوەستانی پێکەوە قسە بکەین لەبەرەوە زۆر واقعیانە هەنگاوە بەڕست حەسەن دێمەوەلات ببوورە ڕاتەگرم بەڕست فەهیم عەبدوڵڵا لە دۆ کۆمیوانمە چاودێری سیاسی بەڕست فەهیم بێگومانەوە دروشمی حزب و هاوپەیمانیەکانتان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بینیوە جگەر لەوەی پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩٠ پارتی دروشمەکانی تر هەمویان تند و تیژیان تیا بێنرێت سڕینەوەی بەرامبەرن ینی تێکدانێکیان تێدایە ئەم دروشمانە بۆوان ڕێزۆ سڵاو بۆ جەنابێتە و میێوانێتە و هەمی بینەرێتەوەی تەعەزیز و خۆشتەوی gelek mixabin ev xula şeşeya Parlemanê Kurdistanê ye sal bû salê xul bû xolê dewre bû dewrê em bînîn paşekişek paşdahatinek tu warê bêjîn evê prosa demokrasî da ya berçav bîtin mixabin derencamê evê paşekişê jî ez dêbêjim û em hemî jî tehemila ku dibêjin evê berpirsiyariyetê dikeyn ku derencamê wan silbiyata xireka vê paşekişê perlemanekê li astekê neyê pêdivî bêjîn ne li wî astê pêdiviye ijdag dibîtin بۆ نمونە ئەگەر ئەم هەفبەریەکی ئەوان مقارنەیەکی بکەین خولا ئێکەیە پەرلەمانی کوردستانê gel خولا çoya pêncê her eve xwe bersivekê deteme û ev jî derencamê çi ye derencamê vê pelçûn û evê bêjin va dirîşmêt ku Hizb û Layanêt Kurdistanî helgirin hemî ev dirîşme jî ڕادەگرین دەڕوەخێنین نەزانم درۆ دەکەن ئەvە هەمی دریشمێت gelekێت نەرێنینە یە سلبینە کاریگەریەکە ئیکجار مەزن دەروونێ تاکە بێژین کەسێ یە کوردستانی بکەتن وی وڵاتی بکەتن سباهی مادەم ئەvە بن دەربڕینێت یەتیێدوان حزب و لایەنێت سیاسی خەلکێک چه دلێک دەچیتە سەر سندوقا و دەچیتن دەنگێ خۆ دەتە پرۆسایەکێک و دروشمێت مرکزیت ئەوان حزب و لایەنە خەڕەکە ئەvە بن دو پارتیژێ جوداکێک و دروشمەکێ یە ئەقلانە یە گەشببینی بەحسێ ئارامەت کات ئاوەدانیەت کات خۆڕاگیریەت کەتن بەحسێ پشکداریە و شەراکەتێ و بێژین پێکڤەیەت کەتن ڕێڤە بەرناوی وڵاتیدا ئەvێت دی هەمی gelek مخابن مرۆڤ بینیتن سەر ئەنجام یعنی ئەگەر ئێک ژیک مناقەشە ئەva دریشما بکەینە و دیتنا من هەر ئێک دەهان هەکوت بێژن دەربڕینێت سلبی و ئاماژێت سلبی دەتەمەک و کاریگەریەکە ئێکجار یا مەزن زەوق و بێژین دەرونێ یە خەلکێ ئەvی وڵاتی کەتەوە و بێ ئومێدیەکێ سەر ئەنجام دەتێ گەلۆ ئەگەر ئەvە دریشم بن سباهی ji dayk boyê van dirîşma ku dê bine endamê Perlemanê Kurdistanê çi perlemanek dê jê derkevîte بەڵێ بەڕێز حەسەن جەباری دێمەلای بەڕێستان لە ساڵی 1960 لە هەڵبژانەکانی ئەمریکای جۆن ئەف کەنەدی لە دروشمەکەی هەڵێت دەتوانین باشتر ئەنجام بدەین لە ساڵی 1960 ئەمە دروشمی
یەکێک لە پارتەکانی ئەمریکا بووە لە ساڵی 2024 دروشمی پارتەکان و حزب و هاوپەیمانەکانی کوردستانە بینین ینی ئەوەندەی ڕق و چینە و لێدان لە بەرامبەر و هەندێک تونند و تیژی تێدایە ئەوەنە ئامانجی خزمەتکردن نییە بۆ ئێمە لە ساڵی 2024 پارت و هاوپەیمانەکانمان لە هەڵبژاردنێکی گرنگی و پەرلەمانی کوردستانە بەم شێوەیە بیرەکەنەوە. ئەوەی منەی بینم بەڕاستی ئەوەیشی لی تێگەم لە معادلە سیاسیەکە ئەگەر هەمومان بیرمان بێتەوە لە ساڵی 1990 کە جەنابی سەرۆک بەرزانی لە کۆیە باسیەوەی کرد چۆن ئێمە ئەم سیستەمە یان ئەم دەسەڵاتە شۆڕژگەڕیە بگۆڕین بە دەسەڵاتێکی تەشریعی و پەرلەمانی یاسایی داوای هەڵبژاردننی کرد. بۆیە ئێمە پارتیەکان ینی زیاتر لەسەر ئەساسێک و منهەجیەتێک کارەکەین و لەسەر ڕوئیایە کارەکەین لەسەر استراتیجێت کارەکەین قۆناغ بە قۆناغ بڕۆینە پێشەوە. ئەوە بوو هەڵبژاردنەکانی ساڵی 92 هەموو لایەک شایدن کە پارتی دیموکراتی کوردستان دەنگی زۆری نەبوو بەڵام دەنگی زۆرینەی هێنا ویستی ئەم دۆخەی هەیە ئارامی بکاتەوە ڕازی بوو کە دابشکردنی دەسەڵاتە بێ پێکەوە بێن لەگەڵ لایانی سیاسیکەیە. لەبەرەوە ئێمە وەکو باسم کرد ئێمە بەرپرسیارەتێکمان لەسەر شانە ڕەنگە جیاواز بین لە خەڵکیکە. ئێمە ئەمانوێ ئەو ڕوویا و استراتیجی هەمانە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان کە لەسەر بنەمایەکی پتە و دامەزراوە قۆناغ بە قۆناغ گەشەی پێبن چکە واجبی حزبی سیاسیە لە دنیاە بە هەنگاوێک یان بە ستێبێک یان بە پۆینتێک شەگە بڵین لە پێش کۆمەڵگەیەوە بێ محاولەکە یعنی وشاری سیاسی بڵاو کاتە و شاشی ڕۆشنبیری بڵاو کرد. بۆیە ئەگەر سەری بەرنامەی کاری پارتی دیموکراتی کوردستان بکەین لەبەرەوەی تەحملی مەسئولیەت زۆرەکە سێکتەرەکانی هەمووی تایە یعنی مۆزوعی ئیدارە مۆزوعی ڕۆشنبیری مۆزوعی زیندانی سیاسی حتاکو ئێمە لە نزیکەوە کە لە خزمەت جەنابی سەرۆک بووین تەوسیەمی کردووە وەکو کاندیدەکان ئەڵێ ئەوە شتێ بکەن کە بتوان بیکەن لەبەرەوە ئێمە هەموو ئەو بابەتانی کە هەیە ئەمانوی لە فۆرمێکی یاسایی خزمەتی خەڵکی کوردستان بکەین لە پەرلەمان بتوانین ئەمانە یاسای بۆ دەرچین تەشریعی پێ بکەین کە دەسەڵاتێکە بۆی خزمەتی هەموو لای کاتێک ئێمە هەر یەک لێمە لە کاندیدەکان کە دەربچین بۆ نەفەسەوە ئەچینە پەرلەمان کە ئێمە ئەو پەرلەمانتارەین بۆ خزمەتی هەموو خەڵکی کوردستان نەک وەکو حزبی سیاسی کە کەیسا خۆی بۆ خۆی حەدی داناوە خۆی بۆ خۆی سنووری داناوە خۆی بۆ خۆی دروشمی داناوە خۆی قەتیس کردووە یان بە شێوەیەکی ئایدۆلۆجی تۆند و شەوەژاو کارەکە کە ئەمە تەئسیرێکی هەبێ بۆ دوایی ئەوە چۆن ئەمە مارەسەی پەرلەمانتاریەکە یعنی تۆ مەسەن بۆ نمونە لەو دروشمانەی کە باس کرا هەر یەک لەو دروشمانە یعنی مەسەن هاوڵاتیەک کە لێ برسی ینی ڕۆشنایی تیان نابینیە بەرنامەی تیان نابینێ ئەجندەی تیان نابینێ کە تۆ بە خەڵکەڵی بەسە ئەڵێ بەسە بۆچی کە پێڵی کۆتایی پێنێڵە کۆتایی بەچی یعنی بەڕاستی بەڵام ئەگە تۆ بەرنامەتە بێ ڕوئیاتە بێ استراتیژیتە بێ خەڵکەکەی وەکو ڕاپۆرتەکەی باسگە یعنی چاوی لە تۆیە ئێستا خەڵک چاوی لە پارتی دیموکراتی کوردستانە لە قۆناغێکەوە بیباتە قۆناغێکە لە ژیانێکی کە ئێستا بۆی فراهام کردووە بێنێتە سەر ئەوەی کە باشتر بێ ژیانەکەی چکۆم ڕێبڕاکە لێت ناشانوبایمە زۆر ڕاشکاو بین هەندێ بابەتی زۆر گرنگ بخێنە ڕوو خەڵک چاوەڕێ ئەوە کە ئەم تەندروستی کە هەیە باشتر بێ بیمەی تەندروستی باشتر بێ خەڵک چاوەڕێیە ڕێگەوبان کە ئیشی تیاکراوە حکومەتی یارین باشتری کە خەڵک چاوی لەوەیە موچەکەی مانگانە کە بەدەستی بگاچکە حکومەتی عراقی خۆتە زانی چەند تەلاعب بە موچەی ئێماکە چەند دەستی بە قوتی ئێمەوەیە هەموو خەڵک چاوی لەمەیە چاوی لە ژیانە چاوی لە گوزەرانە چاوی لە مناڵەکەیەتی لە مەکتەبی باش دەڵێت چاوی لەوە نییە بە ئەسلوبێکی ئینتیقامی و تۆڵەستەندنەوە بەرامبەر خەڵکی کوردستان بیتەوە ناکرێت بەم دروشمانەوە تۆ بیت بتەوێ خزمەت پیان خەڵک بتەوێ خەڵک دەنگی پێ خەڵک دەنگایە بە ئارامی خەڵک دەنگایە بە ئاشتی خەڵک دەنگایە بە جێگیری بە سەقامگیری بەوەی موچەی بۆ دابینکەی بەوەی شەڕی بۆ بکەی نەکو شەڕی پێ بکەی خەڵک ئەوەی لە توێوێ بەڵێ بەڕێز فەهیم ئەو بانگەشانەی یاخوباڵنەوەی دروشمانی لە بانگەشی هەڵبژاردنە ئێستا پارت و هاوپەیمانەکان داناوە تا چەند لە ئەجێندای حیزبەکە و لە سایکۆلۆژیای حیزب و کەسی نێو حیزبەکانەوە هەڵقوڵاوە نام دروشمانە وەڵام
رنگه یعنی باشترین در برین بیتن کوش او دریشمتوان هلگرتیش رفتارت واید برینو که اگر همش پارتی دست پی بکن پارتی دریش میوه در برینش هست کرن مسئولیته هست کرن بر پرسیاریته برانبر اوی ولاتی و وی ملتی و خبات و تکوشانا ابدها سالت بوری و خینوان شهیدت ریکا روزگار بون و بدز و اینانا اوی دست کفتی دا او کریه و اگر هیف که اوان لا یعنی دیت کو اف دریشمت تند و دجوار و سلبی را کرین اوان دست خوش هیچ لایکی هیچ تشتکی نه پاراسیا بهنده کو ضرر بگهین اوی قوار هرم انیتا هنده کو پارتی لاواز کنه و اوی جیگ دا سرکتی نبوینه بر هنده جیگ افرو که اوان اف دریش محل گرتینه و بدیتنا من باشترین حلچون در برینه اش واقع و تیگه اوان حزب الله سیاسی و او کیناکوان برانبری پارتی دموکراتی کردستان و سرکفتن و دست کفته توی یعنی کارتی نیتن اوه حتی اگر دست خوب کتت دست دشمن آجیگ دا حتی اگر بگهیت هنده کو موچه و پارینان خلق کردستان جی بجا هرمه جی حکمت هرمه و لیدانا اکو گوتی حکمت هرمه جی بیتا کرن چن نما اتوان سالت بوری دا اوان نکرید گل هنده جی بدیت نامن کاروان یه آودانی سرباری اوان آستنگو اوان ریگریت کود کتنت ریگا حکمت هرما کردستان دا بدیت نامن کابینان هیاشیای کو بردوام دست آودانی و یه اکود بجن جیبه جه کرنا پروژل سرانسری کردستان انجام گهینیتن گلک انجام داینه گلک ری دانه و پارتی ابدست تجی ابدست پر یا چیتا هوا هل بجارتنا و قصدا یا هل بجارتنات کتن هل گرتنا وان دریش مید دجیگ دیتنا من خلق کردستان بخوب خو شاهد رفتارت خدانت وان دریش مید تندو بمعنایه بله سپاس بۆ میانەکان مەرێکە لە حەسەن جەباری کاندیدی پارتی بۆ پەرلەمانی کوردستان لە سلێمانی و هەروەها لە دۆ کۆبەڕێز فەهیم عەبدوڵڵا چاودێری سیاسی سپاس بۆیان